بەڕواری دەستباکاربوونەوە گەڕێتەوە بۆ 22/2015 ئەویش لە دوای دانیشتن چەند ساڵێک لە دوای تەواوکردنی هەنگاوەکانی خوێندن و بڕینی مەرحەلەی دبلۆم لە بواری کارگەڕیکار لە نەبوونی بۆشاییەک بۆ دامەزراندن و هەلێکی کار بۆ من بیرم کردو کە بتوانم کارێک ئەنجام بم بۆ خۆم و بۆ هاو شێوەکانی خۆم کە بە مەجای ئیشکردنیان هەیە و هەلیان بۆ نەڕەخساوە هەستان بە دروستکردنی و دامەزراندنی ئەم کارگە بە خۆشحاڵیەوە کە بەدەم داواکەمەوە هاتن و توانیم ئیشەکەم لەسەر پێ ڕابگرم. سەرەتای کارکردنم بە 3 کارمەند دەستم پێ کرد، دوای تاقیکردنەوەی بەردەوامبوون لەسەر کارەکە کارمەندەکانم گەشتە 28 کارمەند تا ئەو کاتێک کە ئەم قەیرانی دارایە هاتە ڕوا. ئەویش لەبەر کەمی بازاڕ و کەمی خواست لەسەر بەرهەمەکە و زۆرێک لەو خوشکانە خوێندکار بوون یاخۆ حەزیان لە ئیسراحەت کرد توانیان مۆڵەت وەرگرن و لە ماڵدانیشن لەبەرەوەی کە هەلی کارەکەمان کەمی کرد لەو فترەیە. ئێستش بە خۆشحاڵ و لە دوایەوەمە بەردەوامین لە یازان 8 کارمەندمان هەیە و بەردەوام ڕۆژانە لە ساعات 5 بەیانی 5:30 ئێمە دەست بەکارەکەین تا 12:30 تا 1:15. ئێمە نانی هەورامیمان هەیە، نانی تیریمان هەیە، نانی جۆمان هەیە بۆ ئەو کەسانی کە ڕۆژانە داواکاری لەسەرەوە بێ، نانی بۆریانەوێ، نانی بێخوێیان ئەوێ، ئەمانە بە پێی هەر نانە، بەڵامی تر جۆرەکەی جیاوازە لە یەکێ بۆ یەکێکی تر، بەس بەرهەمی سەرەکیمان نانی هەورامیە لێرە. ئەو کەسانی کە باری تەندروستیان نابارە وەکو کێشەی ڕێخۆڵیان هەیە، هی شەکرەیان هەیە، هی ڕێژەی بەرزی خوێنیان هەیە، ئەمانە داواکاریەکانیان جیاوازە لە کەسی ئاسایی. لەبەرەوە ناچاری ئێمە ئەوە لە بەرنامەکەمانە جێگەمان کردوتۆ لەبەرەوە ئەوانیش کەسانێکن پێیان خۆشەکرد لە پێی حەز و ئەخواستی خۆیان بەرهەمەکان بۆ دابنی بە خۆشحاڵەوە بۆیان ئامادەکەن ڕۆژانە ئەویش لەسەر داواکاری و تەڵەبە کەی داواکاری بوو بۆیان نەخێنە بەردەستانە. یەکێک لە گرفتەکانمان ناباشی ئاردەکەمانە، ئەویش کە پارێکی باشی پێدەی لەگەڵ ئەوەی کە لەسەر خواستی ئێمە نییە، لەسەر تەڵەبی ئێمە نییە. ئەمە یەک. دوو، نەبوونی پلان و بەرنمەیەکی تۆکمە کە بتوانێ ڕێخستنێکی کردبا لە ناو شارە لەسەر ئەوەی کە شارێکی وەکو هەڵەبجە زۆرە 90 کارگە 90 شوێنکاری نانی تیاوێ لە کاتێکا کە تۆ خەڵکی هەڵەبجە بەعام بەوە ناسراوە خۆی ئیشی خۆی ئەکا، خۆی بەرهەمی خۆی بەرهەمەیەنێت و بە نانی ڕۆژانەی خۆی دابین ئەکا. یەکێک ئەبێ ڕێخستنێک بکرێت وەکو لایەنی پەیوەندیدار بتوانێت ڕێخستنێ بکا بۆ ئەوەی کە بتوانێت تەوزیعاتێکی باش و ئەوانەی کە مۆڵەتی تەواویان هەیە ئیشی تەواویان کردووە ئیشیان بۆ ڕێخات و هاوکار بێ لەگەڵیان. ناو و سمعەت و شۆرەتێکمان هەیە لە شارە لەخوای گەورە بەزابێ هەر لێرە تا بگاتە حەوزەی شارەزور، تا بگاتە سلێمانی، تا بگاتە ڕانیە و قەڵاتزێ و کۆیە و هەولێر، ئەمانە هەمووی ڕۆژانە ئێمە داواکاریمان هەیە وەکو تاک داوا تەلەب ئەکەن، وەکو جملەش هەر داواکاریمان هەیە بەڵام بەداخۆی من ناتوان بۆیان دابین بکەین لەبەر کەمی کارمەند. ئەوەش ئێستا گرفتی سەرەکیمان نەبوونی کارمەندی تەواوە لە بوارەکە کە نیمانە. وەڵی تر ئێمە تێن بۆ ئەم نانەوە بەیانی سعات 5 لێمە ئێرە دەستەکەمەوە ئیشکردن هەتا 12 نیوەڕۆی تر هەرەوە نەتوانم ئیشەکەیان پاکە و جوانە و تر ئەوەی تر ئێمە شتێکمان دەستەکەوێ خوانەی بڕێت ئیشەکەیان زۆر باشە و تر ئاوام ژنا ئەم ڕەمانە گشت ڕەفیقیەکین و خەریکین و نانەکەین و شتێکمان دەستەکەوێ خوانەی بڕێ وڵی تر باشەوەی تر ئیشەکەمانەکەین و ڕۆینەوە بۆ خۆمان. من تەنیا خۆم 240 نانەکەم، ئەرە وەڵا 240 نانەکەم. وەڵاهی شتێکی جوانە، ئیشان جوانە، ئێمە ڕۆژانە ئیسفادەی لێکەین و شتێکی پێشکەوتووە جوان چایبی نییە، باشە باشە شتێکی جوانیان هەیە و ئیشێکی جوان پێشکەشەکەن، ئیشی ژنە و هەموو ژن ئیسفادەی لێکا بۆ بە هۆکار لەکو خۆم دەستخۆشی لێکم هۆکارە چەند کەسێک خان ئیشە خان ئیش و پرۆژێ ئەو خۆی خاوانی پرۆژەکەی خەڵکیش ئیسفادەی لێ کردووە. ئینسان بە تەبیعەتی خۆی کەوتووە. من وەکو ئێمە خانوادە و عایلەمان هەر لەم نانەی ئیسفادەمان کردووە چونکە ئەمە هەر کراوە هەر هەبووە ئیتر زۆریش هەرێکە و تەبیعەتی خۆی کەوتووە، بەڵام ئەمە
بەڕای من تەندروسترە.